بەهۆی کێشە و قەیرانەکانی هەرێمەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان بۆ لێکۆڵینەوە و بەدواداچوون چەندین جار داوای کردووە وەزیرانی پەیوەندیدار بانگهێشتی پەرلەمانی کوردستان بکرێن، بەڵام لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوا لە وەزیرەکان کراوە کە نەچنە پەرلەمان تاوەکو ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەن وەرنەگیرێت. بڕیارەکە کاردانەوەی لایەنەکانی بەدوای خۆیدا هێنا و ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئەو کارەی سەرۆکی حکوومەت پێچەوانەی یاسایە. وەزیر پێویست ناکە بۆ هاتن بۆ پەرلەمان بگەڕێتەوە پرس بە سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران بکات، دەتوانێت خۆی ڕاستەوخۆ ئامادەی دانیشتنی پەرلەمان بێ و ئامادەی وەڵامدانەوە و قسەکردن بێ لە پەرلەمان و لەگەڵ پەرلەمانتاران. بە هیچ شێوەیەک سەرۆکی حکوومەت نەبووی هەیە و نەدەتوانێت و نەدەسەڵاتیشی پێدراوە و من پێم وایە پێویست ناکە وەزیرەکان چاوەڕی ڕەزامەندی و قایلبوونی سەرۆکی حکوومەت بن، خۆیان دەتوانن ڕاستەوخۆ لە دانیشتنەکانی پەرلەمان ئامادە بن. بەپێی زانیاریەکانی ئەنارتی بڕیارە هەفتەی داهاتوو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببنەوە و پرسی نەچوونی وەزیرەکان بۆ پەرلەمان تاوتوێ بکەن. لەناو پەرلەمانتارانیشدا دوو بۆچوون لەسەر نەچوونی وەزیرەکان بۆ پەرلەمان دروست بووە. طبیعیش لە دۆخی نائاسایی کە وەکو ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێ هەموو ڕێکارەکان و هەموو با بڵێن ڕێساکان بە سەلسی بە ڕێکوپێشی لە سەرخەتێکی ڕاست ناڕۆن. ئێمە هیوادارین لە دوای 6 مانگەوە ئینشاڵڵا ڕێککەوتن بێتە ئارا و هەموو با بڵێن سیستەمەکە و هەموو دەسەڵاتەکان بگەڕێنەوە سەر ڕێگەی کارکردنی ڕاستەقینەی خۆیان. لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە داوای بانگێشکردنی هەردوو وەزیری دارایی و سامانە سروشتیەکان کردووە بۆ پەرلەمان، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی داواکەی نەداوەتەوە و بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران دەبێت سەرۆکی حکوومەت بڕیار لە چوونی وەزیرەکان بدات بۆ پەرلەمان. ڕێبوارکاکەی ئەنارتی هەولێر.